بە چاودێری سەرۆک کۆماری عێراق و بە سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێم و بە هاوکاری پارێزگاری سلێمانی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی گەورەترین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە پایتەختی ڕۆشنبیری بەڕێوە دەچێت. ئەمڕۆژ بۆ ڕۆژی پێنجەم پێشانگاکە بەردەوامی هەیە. هاوکارمان ڕێژنە ڕزگار لە پێشانگاکەوە لەگەڵمانە. ڕێژنە سڵاوت لێبێ. بەڵێ ئاکام سلااو لا تۆ سلااو لا بینەرانمان ئەم کاتتان باش. ئێمە لە شەشەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبین لە شاری سلێمانی. وەک خۆت ئاماژەت پێکرد ئاکام ئەمڕۆ بۆ ڕۆژی پێنجەمە ئەم پێشانگایە بەردەوامی هەیە. چەندین ناوەند و دەستگا و چاپ و بڵاوکراوە لێرە دێن و کتێبەکانیان لێرە نمایش دەکەن و دەتوانن ئەو کەسانی کە سەردانی ئێرە دەکەن لەم ناوەندە ئەدەبیانە ئەو کتێبانی کە دڵخوازی خۆیانە لێرە بتوانن بیکڕن و بەدەستی بهێنن. من لەسەر ئەم چەند ڕۆژەی پێشانگاکە بەڕێز کاک حەسان ڕەحیم لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان ڕێکخەری ئەم پێشانگایان و گفتوگویەک لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک حەسان سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ بفەرمیتێرە زۆر سوپاس دەکەم. کاک حەسان بۆ ماوەی 6 ساڵە ئەم پێشانگایە لە شاری سلێمانی بەردەوامی هەیە. بۆچی بەو گڕوتینەوە ئامادەکاری بۆ ئەم پێشانگایە دەکرێت لە ناو شاری سلێمانیدا؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کورسات نیوز. سپاس بۆ کورسات نیوز کە هەمیشە لە چالاکیەکانی پێشانگای و بە تایبەتی پێشانگای کتێبە ڕۆڵی بەرچاوتان هەیە لە گوێزانەوەی ئەو چالاکی و ڕووداوی کە هەیە لێرە. سلێمانی ناوی خۆی بخۆیەتی هەمیشە بە گڕوتینەوە کارەکان دەکرێت لە سلێمانیا. ئەم چالاکیەکە لە چالاکیە زۆر جەماوەریەکان کە لە هەموو چین و توێژەکان و لە هەموو تەمەنە جیاوازەکان و بە هەموو ڕنگ و زمانە جیاوازەکان لێرەدا چالاکی ئەنجام دەدرێت و ئەو کەرنەڤاڵی کتێبەی کە لێرە هەیە شایانی ئەوەیە کە هاوڵاتیان بەو گڕوتینەوە ڕووی تێبکەن و لەگەڵ ئەوەشە پایتەختی ڕۆشنبیری دەبێ بە چی جیاواز بێ. هەر بەم جۆرە چالاکیانە جیاوازەکە بەڕاستی سەلماندوێتی کە پایتەختی ڕۆشنبیریە کە عاشقی کتێبە، عاشقی نووسینە، عاشقی هەموو ئەو شتە جوانانەیە کە ئێستا دەیبینن لەو پێشانگایە کە ئەم ساڵ خولی شەشەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کتێب لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت. خۆشبەختانە هاونیشتمانیان زۆر بە گڕوتینەوە ڕووی تێدەکەن. ڕێژەی ئەو کەسانی کە سەردانی ئەم پێشانگایان کردو لە ماوەی ئەم 5 ڕۆژەدا لە چه ئاستێکدا بووە؟ ڕۆژانە لە دەیان هەزار کەس یعنی سەردانی ئەم پێشانگایە دەکات کە خۆشبەختانە ئەمە بەڕاستی ئەوەندەی تر گڕوتین و بڵین وزە ئەدا بە ئێمە کە ساڵانە گۆڕانکاری بکەین، ساڵانە زیاتر وەکو ئێمە وەکو دەستگای چاپی پەخشی ئەتڵەس بتوانین ساڵانە خزمەت بەم هاونیشتمانیانە بکەین کە پێم وایە هیچ ڕۆژێک لە 20,000 کەس کەمتر سەردانی ئەم پێشانگایی نەکردووە و تا 30,000 کەس و زیاتریش سەردانی کردووە. بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە ڕۆژانی پشووە هەموو هاونیشتمانیان پێکەوە لێرە سەردان دەکەن و دەبینرێن. خۆشحاڵیە دەستی بەڕێستان خۆش بێ. کاک حەسەن ئەمەوێ بپرسم لێرە چەندین ئیڤێنت ڕۆژانە ڕێک دەخرێت. ئەو ئیڤێنتانە باسی چی دەکەن یاخود لەلایەن کێوە ئیڤێنت و پانێڵەکان بەڕێوە دەبرێن ڕۆژانە؟ ئیڤێنتەکان تاوان لەلایەن بەشی میدیایی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی یاخود باڵین دەستگای چاپ و پەخشی ئەتڵەسەوە بەڕێوە دەبرێن، بەڵام بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئیڤێنتەکان ڕێک دەخرێن و هەروەها بەڕێوەبەراتی گشتی بڵاوکردنەوە و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی تێیدا ڕۆڵی هەیە و هەروەها زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە و بە سوپاسەوە ئەم ساڵ ڕۆڵێکی کاران هەیە لە ڕێخستنی ئیڤێنتەکان و چەندین ئیڤێنت ڕۆژانە لێرە بەڕێوە دەچێت کە لە هەموو جۆرە ئیڤێنتێکی تێدایە لە ڕووی علمیەوە، ئەدەبیەوە، شعریەوە، هونەریەوە، مێژوویەوە. ئیڤێنتەکان جۆرا و جۆرن بەڕاستی چونکە هەموو ڕۆژێک ئێمە 3 ستەیجمان هەیە. ستەیجێکیان تایبەتە بە ئیڤێنتە گشتیەکان کە ئەمە لەلایەن زانکۆ، لەلایەن بەڕێوەبەراتی گشتی و لەلایەن پێشانگاوە بەڕێوە دەبرێت. ستەیجێکی دیکەمان هەیە بە ناوی سەکۆی نووسەران. ئەوە نووسەران لەوێ ئیڤێنتی خۆیان بەڕێوە دەبن، کتێبەکانیان ئیمزا دەکەن، خوێندنەوە بە کتێبەکانیان دەکەن و لەوێ وەکو بڵێ جێژوانگەی نووسەرانە بە یەکتری بە خوێنەرانیان دەبینن لەوێ و کتێبەکانیان بۆ ئیمزا دەکەن. ستەیجێکی دیکەمان هەیە بە ناوی ستەیجی مناڵان و تازە پێگەیشتوان کە لەوێش چالاکی هونەری جۆرا و جۆر بۆ مناڵان و بۆ تازە پێگەیشتوان ئەنجام دەدرێت. دەستان خۆش بێ. کاک حەسەن ئەوەی جێی سەرنج و جێی دەستخۆشیە ئێوە چەندین پاستان ئامادە کردووە لە ناو شارەوە بۆ ئێرە
بۆ شوێنی پێشانگاکە ئەم پاسانە چۆن کار دەکەن یاخود هاوڵاتیە گەر نتوانێت بێت سیاری نەبێت یاخود نتوانێت خۆی بێتە ئێرە چۆن دەتوانێت لە ڕێی ئەو پاسانەوە بێتە نێو پێشانگاکەوە. بەڵێ بە سپاسەوە ئێمە هەموو ساڵێک ڕێکەوتنێک دەکەین لەگەڵ خەتی تاسوجە کە ئەم ساڵ ئێمە پاسەکانیشمان هەر داوامان کردووە کە زیادیکەن عدەدی پاسەکان لە 45 پاس کەمتر نیە و بەڵکو تا 50 پاسی جاری وهەیە ئیش دەکات لەم خەتەیە هەر لە فلکەی ئاسکەکان لە ناو شارەوە بە جادەی سالمە دێت هەر کەسێک دەستی لە ڕاگرێ بۆ پێشەنگی نێودەوڵەتی سلێمانی لە هەر وێزگەیەکە دەوەستێت و هەڵی دەگرێ و لێرەشەوە بە پێچوانەوە هەتا شەو بەردەوامە ینی بە مەبلەغێکی زۆر کەم تەنها بە 1000 دینار هاوڵاتێک دێنێتە دێرە و دەیباتەوە. ئەمە وەکو کار ئاسانیەک بۆ ئەو کەسانی کە ئۆتۆمبیلی خۆیان پێ نێتوان لەو ڕێگەیە و بگەنە پێشەنگی نێودەوڵەتی سلێمانی. سپاس بۆ بەڕێز کاک حەسەن ڕەحیم کە بەڕێزیان ڕێکەری ئەم پێشانگەیان گەر کاتە بێ من پێم خۆشە گفتوگۆیەکی کورد لەگەڵ یەکێک لەو بەشدار بوانە بکەین کە لە شاری ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شاری سنەوە وەک ناوەندی کوردستان بەشداریان کردووە گفتوگۆیەک دەربارەی ئەو ناوەندە لەگەڵ بەڕێز محەممەد محمودی ئەنجام دەدەین کە بەڕێزیان لێپرسراوی ناوەند و چاپ و بڵاوکردنەوەی کوردستانن کات محەممەد سلااوت لێبێ ساڵانە ئێوە لە ڕۆژهەڵاتەوە بەشداری ئەم پێشانگایە دەکەن خۆتان ناوەندێکتان هەیە لە ڕۆژهەڵات و کتێبەکانتان دەفرۆشن چۆن بوو بەشداریتان لەم پێشانگایەدا کرد و ئامانجتان لە بەشداریکردنتان لەم پێشانگایە چییە؟ سڵاو و ڕێز بەخێر من سەر چاومان ئێمە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستان زیاتر لە 40 ساڵە لە شاری سنەدا مەزراوە و تا ئێستا زیاتر لە 1500 ناونیشانمان کتێب بە زمانی فارسی کوردی و عەرەبی بڵاو کردووەتەوە و هەموو ساڵەوە پێشانگایانەی کە لە دەوروبەری وڵاتی خۆمانەوە بەڕێ ئەچن بەشداریانەکەین بۆ ئەوەی کە بەرهەمە کوردیەکانی ئەو بەرهەمانەی کە تایبەتە بە نووسەران و وەرگێڕانی کورد لە هەموو ناوچەکانە بڵاو بکرێتەوە. هەر شەش پێشانگایەکە لە سلێمانی بەڕێوە چووە ئێمە بەشداریمان کردووە و ئەم ساڵی زیاتر لە 30 ناونیشان کتێبی تازەمان بۆ پێشانگایە هێناوە. ئەو کەسانی کە سەردانی ئێوەیان کردووە لە چه ئاستێکا بوون تەمەنیان و زیاتر چ کتێبێکیان هەڵبژاردووە دڵخوازی خۆیان بووە؟ کتێبەکانی ئێمە لەم پێشانگا زیاتر دوو بەشە بەشێکیان کتێبی کوردی ئەدەبی و مێژوویی و دیوانی شاعرە کلاسیکەکانە لەم بەشە زیاتر دوو کتێب فرۆشی زۆری بووە یەکێکیان چێشتی مجێویری ماوەسا هەژار بووە کە ژیان نامەی خۆیەتی وەکو ژیان نامە و هەموو کردێک وایە یەکی لەو کتێبانش کە تازە چاپمان کردی بوو ئەمساڵ خواستێکی زۆری لەسەر بوو مەکتوباتی حەزرەتی کاک ئەحمەدی شێخ بوو کە ئەویش دوای چەند ساڵ توێژینەوە لەسەر دەستنووسەکان لەم پێشانگایە چاپ و بڵاو کرایەوە. بەشێکی تری کتێبەکانمان کتێبی عەرەبیە و ئەو کتێبانەیە کە تایبەتە بە فەقێ و مەلا و منهەجی حوجرە ئەوانیش بەعام تێکرایی ماوەسا و فەقی خۆشەویستەکان سەردانێکی زۆری شوێنەکەی ئێماکەن. سپاس بۆ بەڕێستان و بەشداریکردنتان بەڵێ ئاکام لە نێو پێشانگای کتێبدا چەندین ناوەند بەشداریان لەم پێشانگایەدا کردووە و سەردانیکەران بە خۆشحاڵیەوە ژمارەیان زۆرە و پێتا پێتا هاوڵاتیان و خوێنەران ڕوو لە پێشانگاکە دەکەن و پێشانگاکە بۆ ماوەی 6 ڕۆژی دیکەش لە سلێمانی بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس بۆ تۆ میوانەکانت.